اینا شاری هەولێر و لەوێ بێگمە لە شاری هەولێر چالاکیەک هەبوو. چالاکیەکەش ئەوەیە کە پێشەنگایەکی هونەری بە ناوێکی جیاواز بە ناونیشانێکی جیاواز بە ناوی نا کراوەتەوە. جاوەکو خۆیان ئاماژیان پێکردووە پێشەنگایەکی تەواو سەیر و جیاوازە بێت. جا منەوێت زانیاری زیاتر لە هاوکارمان قارەمان جەوهەر وەربگرم کە لەوێ ئامادەیە و سەرەتاش حەز ئەکەم یەکەم پرسیار ئەو پرسیارەیان لێ بکەی کە بۆچی نایان هەڵبژار بۆ پێشەنگاکە و قارەمان خۆت لەوێ ئامادەیت چ شتێکی سەیر و جیاوازی بینی کە جیاوازتر بێ لە پێشەنگاکانی دیکە. ئەو کاتت باش ینی بە درێژایی چەند ساڵی ڕابردوو کە چوومە پێشانگاکان یاخود بەشێک لە چالاکیەکانم بینیوە بە تایبەت ئەو پێشانگە و کارە هونێریانەی کە کراوە. ئەمڕۆ یەکەم کاری جیاوازە کە من دەیبینم لە دیمەنەکانیش دەیبینن تابلۆکان هەمووی هەڵاوجێر کراون واتە ئەو دیوەی کە بینەر یاخود جمهور کە دێ سەیری دەکاتن دیوی دواوەیەتی ینی دەبوو تابلۆکە ڕووی لە پێشەوە بەڵام ئەمەش مانا واتای خۆی هەیە هەرچەندە ئەمڕۆ لە سەرتاسەری جیهان ینی پێشانگا دەکرێتەوە چالاکی زیاتیا بەڕێوە دەچێتن بەڵام لە هەولێر ئەم چالاکە بەڕێوەچوە بە درێژایی مێژوو کە خۆشیان بەر لە ئێستا قسەم لەگەڵیان کردووە باسان لەوە کرد کە ئەمە یەکەم زۆر و شێواز و ستایلەکە هەڵیان بژاردووە. بیرۆکە کەشی بۆ نەرمەد ئەحمەد نەبەست دەگەڕێتەوە کە دیارە ئەم زۆر و ستایلەی هەڵبژاردووە لەگەڵ ئەوەی کەوا دەیەوێت پەیامێک بگەێنێت بۆ ئەوەی کە پەیامەکەی وەکو ڕەخنەیەک بێ یاخود لایەنێکی هونەری بێتن کە گفتوگۆی لەسەر دەکەین. من لەگەڵ بەشدار نووری کە هونەرمەندێکەوە بەشداری کردی مامۆستا جان ئەو کاتت باش ئەمە یەکەم ستایل و شێوازە کە من دەیبینم. ئێوە چۆن بۆ ئەو شێواز و ستایلەتان هەڵبژارد کە لە تابلۆکەتان و لە پێشانگاکە دیارە هەرچەندە نووسراوە ناو پێشانگای هونەری؟ بەڵێ سەرەتا بە خێراتتان دەکەم زۆر بەخێر بێن. ئەوە پێشەنگان نییە سەراحەت بەڵکو ئەوە ڕووداوێکی ڕەنگە برێم لە هونەری شێوەکاری کوردیدا وەکو ڕووداوێکی مێژووی سەیر بکرێتن لە بەرەوەی ئەوەی کە ئێستا دەگوزارێتن خۆی لە خۆیدا بابەتێکی مەسەڵەن تاڕادێک بڵێم ڕەخنە ئامێزە بەڵام بەڕێگایەکی هونەریانە تۆ ڕەخنە لە مەسەڵەن خودی بینەر هونەرمەندەکە خۆی و دواتریش دامەزراوەی هونەری. ئەوە تابلۆکانتان کامە تابلۆیەک و بەشداریتان کردووە تابلۆکان ببینین وەکو یەک ئەسەر بە نمونە ئەو تابلۆی کە دەبینین ئەوە هیچ تابلۆیە بەڵێیان ئەو تابلۆیە ینی ئەو دیوە دەبوو بە شێوەیەکی تر بەیە بەڵام شێوەیەکی تڵاژات بینەر دەبێت ئەوە بکات و سەیری وێنەکان هەمیشە بە شێوازە کلاسیکەکە ڕاهاتوە کاتێکە مەسەڵەن تۆ پێشەنگایەک دەکرێتەوە لە هزری خۆی وای داناوە کە دێتن مەسەڵەن کۆمەڵک تابلۆی ڕەنگاوڕەنگ دەبینێتن ئاساییانە مەسەڵەن فڕەیەک دوو فڕە دەسوڕێتەوە تابلۆیکی بەدڵ دەبێت و دەڕواتە دەرەوە بەڵام هەمیشە ڕۆژێک لە ڕۆژان بیری لەوە نەکردوتە ئایا مەسەڵەن شێوازی کارکردنەکە چۆنە ئایا هونەرمەندەکە بە شێوازی کردوێتی چۆن مەعاناتی بینیوە بە چۆن گزارشتی کردووە چۆن پیشاندراوە باشە ئەوانە هەمووی خۆی لە خۆیدا تێگەشتی مەسەڵەن پرسیار هەڵدەگرێتن مەسەڵەن جاری وە هەبووە خودی لەناو پێشەنگایەکە ئەو ساتە کراوەتە هونەرمەند بەڵام دوای چەند کاتژمێرێک تر مەگەر هەدبێتەوە مەسەڵەن هونەرمەندەکە وجودی نەماوە بەکارێک دەرچووە لەوێ نەماوە بۆ لەو شوێنە کەوتووە ینی ئەو شەر پەیامی هەیە ئەبەر حتمەن ئەوە پەیامی هەیە لەبەر ئەوەی وەکەوەی باسم کرد تۆ مەسەڵەن ماندوو دەبی مەسروف دەکەی داهێنان دەکەی ئەفراندن دەکەی باشە هەمووی لە ڕۆژێکدا کۆ دەکەیتەوە پیشان دەدەی باشە چەند ڕۆژێک دواتر مەسەڵەن بینەر بیر لەوە ناکاتەوە باشە دامەزراوەی هونەری بیر لەوە ناکاتەوە ئایا دواتر ئەو تابلۆیانە چیان بەسەر دێتن ئەو حەقیقەتەکەیە لای هونەرمەند بەو شێوەیەدا هەڵدەگیرێتەوە باشە خۆش بێ زۆر بەخێر دەستخۆش مامۆستا بەشدار نووری کە بەشداری کردووە تابلۆکانی تیان بەشێکی لێرە دانراوە وەکو ڕەخنەیەک یاخود پەیامێک بۆ دەسەڵاتداران یاخود لایەنی پەیوەنددار کە بەشە هونەریەکان و بەڕێوەبەراتی هونەریەکانە کە کار بۆ پێشانگاکان یاخود بەشێک لە کارە هونەریەکان دەکەن کە بتوانن گرنگی بە بواری هونەری بدەن یاخود بەشێک لەو کارە هونەریانە بدەن کە بەشداریان کردووە کە تیاندا بەشداری کردووە لەگەڵ کاک ئەحمەد قارەمان ئەو کاتت باش قارەمان ئەمەوێت پرسیارێکیان لێ بکەیت پرسیاری ئەوەیان لێ بکەیت
کە بۆچی ئەم پێشەنگە لەگەڵەوەی کە پەیامێکی زۆری هەڵگرتو و پەیامێکی زۆری لە پشتەوەی بەڵام لە هەمان کاتیشە تەنها بۆ ماوەی یەک ڕۆژ بەردەوامی ئەبێت بەڵکو ئەیانتوانی کە بۆ چەند ڕۆژێکی تر بەردەوامی پێبن بۆ ئەوی خەڵکێکی زیاتر بینەری پێشەنگاکەیە. بەڵێ کاک ئەحمەد ئەنی پێشانگاکەتان جیاوازە شێواز و ستایل و پەیامەکانی بەڵام بۆ کاتەکەی کەمە ینی 4 سەعاتی خۆەوەی کە کاتیکردنەوە و داخستنەکەی دیارە. بەڵێ ئێمە تەناویستمان ڕووداوێک دروست بکەین. من زۆر مەبەستم بوو لەوەی کەوا ئەم پێشەنگایە وەکو ڕووداوێکی هونەری وەکو خوڵخاندنی بارودۆخێک دەستپێکێک بێ و کورتخانیەکەی پەیوەندی بۆ هەیە کە من نەمویستووە ئەمە بخەمەوە ناو ڕۆتینی نمایش و پێشەنگا خۆی چکە لە بنەڕەتدا ئەو پێشەنگایە هەڵوەشانەوەی پێشەنگایەکی هەڵوەڕگەڕاوەیە دژی پرۆسەی نمایشکردنی کاری هونەری بێ هۆکار و هۆکارەکە گەیشت لە یەکەم کاتدا هۆکارەکەی گەیشت و درێژکردنەوە و هاتنی خەڵک بۆ بینینی ئەو بارودۆخە پێم وانێ شتێکی باشە. من تەنیا کارم لەسەر دروستکردنی بارودۆخەکە کرد بەوەی کەوا بینەر هونەرمەند هەمویان بەیەکەوە هەتا دەستگا هونەریەکە خۆشی لێرە بێ ئاگایە لەوەی کە من دەیمەی بەو فۆرمە هونەر پێشکەشکەم بیان خەمە ناو سیاقێکی ترکە پێشتر هیچ زاکرەیەکی نییە لەگەڵ ئەو فۆرمە ئەو بیرۆکەیە و بێهۆکار نییە هۆکاری خۆشی هەیە کە بۆچی بۆ شێوێ پێشکەشکراوە. یەکەم جارە بەو شێواز و ستایلە دەکرێتەوە لە کوردستانی خۆتەوەی کە وەکو هونەرمەندێک ئاگادار ئەوەندەی من ئاگادار بم لە کوردستان و لە عێراقیش یەکەم جارەکە پێشەنگایەک بکرێتەوە کاری هونەری تیا پیشان نەدرێت بەمانای پیشاندان و تابلۆکان ئامادەن هەڵواسراون بەڵام بە ئامادەیەکی تر و چیتر لێرەدا هونەر وەکو وێنەیەک پیشان نەدراوە و هونەرە و ڕۆڵەی نەگردووەتە خۆی کە وێنە پیشاندا بەقەد ئەوەی کەوا وەرچەرخێت بۆ دروستکردن و خوڵقاندنی بارودۆخێک تابلۆ لێرەدا چیتە ڕوبەرێکی ڕازاوە و ئایدیالیزەکراوە و جوانکاری تیاکرابێت ئەوە نییە بەڵکو هەڵگری پرسیارێکە لوغزێکە لێرە کە دەبێت پرسیاری بۆ بکەین و بگەڕێنەوە لای ڕێخەرەکە کە مەبەست چێت چونکە هونەرمەندەکانیش ئاگایان لەوە نییە کاوان بۆچی لە ناو سیاقەدان و خۆیان لەگەڵ من بەرکەوتن لەگەڵ پێشەنگاکە بەخێر بێت سەرچاو بەخێر بەڵەوەی کە ئەحمەد دەبەست وەکو سەرپەرشتیار وەکو هونەرمەندێک کە بەشداری کردو دیارە پەیامەکانیان جیاواز لەگەڵ بەشێک لە هونەرمەندانی تریش گفتگۆ دەکەین. مامۆستا جان و کاتت باش شێوکی ڕاستەخۆ لەگەڵتین شێواز و ستایلی پێشانگاکەتان جیاوازە لەکوێوە هاتون ئێوە بەشداریتان کردووە و دەتانێت پەیامێک بگەێنن. بەڵێ ڕاستی من مەسەرنات کرد پێشانگا بێ شێوازی بەتەن یعنی ڕاستی شتێکی بێژن جیاواز ئەبرکاتیاکردن ئەس خۆ شدۆکی هاتیم بەشدارم لێ پێشانگایدا من هەزرت کە ڕاستی دە تابلێ من چکو شێواز ئەز سەر کارتکەم گرێدای تەکنیکی و ڕەنگاوە یعنی بینەر وەختە بێتە پێش کو ببینەتەن ئەوی تابلۆی بەڵێ ئەساتم نەوعێکی دیتر یعنی ئەو جوانی و ئەو تەکنیکە مەسەلەن من خۆ پێ ئەو دیکری سەری تابلۆی دیار کردی هەمیا بەرزەیە دیارە یعنی ئەف کۆنسێپتە یا ڕێکخەرێ پێشانگەیەک و ئەوی ئەف بیرۆکە هەیە وی شێوەی بتن ji ber hindê jî yanî ew dibêjin em hêt gel wê bîrokîne ew bîrokekanê çi pêtiviyek û bête kirin tablo berova jî bitin yan her şêwazekê min guncitin gel vî şêwazê û vê hizrek ya evî hunermendî. Spas bajî xêr ben. هونەرمەندانی بەشدار لە پێشانگاکە بەشداریان کردو ئاگاداری ئەو جۆرە ستایل و شێوازە نەبوونەکە لە دەرەوەش کە دەی بە هەمان شێوە تابلۆیەک لە بەردەم پێیەکاندان دراوەکە دەڵێ ئەمە پێشانگانیە بەڵکو ڕووداوێکی هونەریە کە بینەر یاخۆت ئەوەی کە دێ ئامادە دەبێت تێبگات لەو پێشانگایی کە کراوەتەوە بۆ ماوەی 4 ساعت بەردەوام دەبێتن لە ساعت 3 کراوەتەوە تاوەکو ساعت 7 پێشانگاکە بەڕووی هونەرمەندان هونەردۆستان بەشێک لەوانەی کە ئارەزووی بینینی ئەو جۆرە شێواز و ستایلەی پێشانگاکە دەکەن بێن سەردانی بکەن لەگەڵەوەش ژمارەیەک هونەرمەندان لە شارەکانی تری وەکو سلێمانی دهۆک هەولێر بەشداریان کردووە.